الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين. براو خوشی ایماندارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. عزیزان و خۆشەویستان، زۆر جار هەموو لایەکمان لەبەری خۆمانەوە گلەی ئەکەین لەسەر ناڕەحەتەکانی ژیانمان، نەخۆشی بێ، ناخۆشی بێ، بەڵا بێ، ستەم بێ، زاڵم بێ، ستەمکار بێ، بێڕزقی و نەبوونی کار و کاسبی بێ. زۆر جاری ئەم گلەیانە ئەکەین لەبەری خۆمانەوە، بەڵام بۆ مەعلوماتی بەڕێستان زۆربەی ئەم شتانە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا ئینسان یاخی ئەبێ لە پەروەردگاری و گوناه و تاوانەکە، و سەبەبی سەرەکی هەموو خراپەکان تاوان و گوناهە، هەموو ناخۆشەکان تاوان و گوناهە. زۆر جارێ ئێمە گلەیەکەین ئەڵێن لەزەت لە ژیان نابینین، یان لە عیبادەتەکانە تەمەڵین، یان ژیانمان ناڕەحەتە. زۆر جارێک کابرا ئەڵێ وەڵاهی ماوەسا من یعنی کەمیم نییە لە ژیان، بەڵام لەگەڵ ئەوەیشا زۆر جار ناڕەحەتم، بێتاقەتم، یعنی لەزەت لەو ماڵ و سەرۆ و سامان نابینم. حەزەتی عەلی کەڕەم الله وەجهەه، ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، ئەفەرمێت جەزاء المعصية الوهن في العبادة والضيق في المعيشة والتعسر في اللذة. حەزەتی عەلی فەرمی جەزا و پاداشتی بەڕاستی گوناه و مەعسیەت سێ شتێکیانەوەی ئینسان لە عیبادات تەمەڵە بێ. ئەمە نیفاق نییە، بەڵام هۆکارەکەی ئێوە تۆ گوناباری تاوانێکەکەی، ئەو تاوانە بە خۆتا بچۆرەوە، وازی لێ بنە دڵنیابە چالاکە بی لە عیبادەتە و لەزەت لە عیبادەتە بینی. دووەمیان فەرمووی والضيق في المعيشة، ئینسان بەڕاستی لە ژیانی خۆیان، لە معیشەتی خۆیان ضیقەت ڕووی تێکا، تەنگی ڕووی تێکا. ئیتر ئایا دڵتەنگی بێ، ئایا خەمۆکی بێ، ئایا بێتاقەتی بێ، یعنی شتێک لەو شتانە ڕووی تێکا بەهۆی ئەوەکەوە ئەم کەسە گوناهبارە، تاوانبارە، بۆیە ژیانیشی ئاوا بەڕاستی لێ تەنگ بووە، لێ ناڕەحەت بووە. چونکە خوا فەرمێت ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى قال ربي لما حشرتني أعمى وقد كنت بصيرا إلى آخر الآيات. خوای تبارك وتعالى ئەفەرمێ ئەوەی کە پشت لە ئێمە، ڕوو نەکاتە ئێمە، ژیانی پڕ لە چەرمەسەری ئەکەین، ژیانی پڕ لە ناڕەحەتی ئەکەین، ژیانی بۆ تەنگ ئەکەینەوە. هەیە ماڵی هەیە، سەرۆت و سامانی وەکو ئەرزم کردن، بەڵام خەریکە ئینفیجارەکە، خەریکە ئینتیحارەکە. ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا، ژیانێکی تەنگ و پڕ چەرمەسەری و ناڕەحەتی و خەمۆکی پێبەخشین، چونکە دوورە لە ذکر و یادی ئێمەوە، لە باسی ئێمەوە. فاذكروني أذكركم واشكروا لي ولا تكفرون. خوای تبارك وتعالى فەرمێت کەواتە یعنی جەزای گوناه و تاوانەوەیە چۆن ئینسان سستەکە لە عیبادەتە تەمبەڵیەکە، ژیانیشی لێ تاڵەکات، ژیانی لێ تەنگەکاتەوە. ئازان و خۆشەویستان، و هەروەها والتعسر في اللذة، ئینسان بەڕاستی لەزەت لە نیعمەتەکانی پەروەردگار نابینێ. لەو هەموو نیعمەتەی خوای گەورە داوێتی بە ئینسان، مسەخەری کردو بە ئینسان. سەیرەکەی ئینسان ماڵی هەیە، سەرۆت و سامانی هەیە، ژیانی باشە لە ڕووی دنیاییەوە، بەڵام سەیرەکەی لەزەت لەو ژیانە نابینێ، لەژەت لەو ڕەفاهێتە نابینێ، دائیمە خەمۆکیە، بێتاقەتە، یعنی ئاواتە خوازە، یعنی هیچی نەبێ بەس دڵی خۆش بێ، و مەسروف و پارەی دنیا سەر بکات بەس دڵی خۆش بێ، سەفەری دنیاکە دڵی خۆش نابێ. و کارەکەی ئەوەیە کەوا ئینسان لە گوناهە ئەژی. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئاوا ئەفەرمێت، و حەزەتی عەلی ئەمەشی کە دەرکردووە، یعنی لە قورئان و حەدیثەکانی پێغەمبەری خوا وەریگرتووە، لە خۆی ئەم فەرمایشتەی نەفەرموو. ئازان و خۆشەویستان، بۆیە من و تۆی مسلمان بمانەوێ ژیانمان خۆش بێ، ژیانمان پڕ بەرەکەت بێ، ژیانمان بەڕاستی پڕ لە سیحەت و عافیەت بێت، دوور بێت لە نەخۆشی و ناخۆشین، ئەبێت دوورکەوینەوە لە گوناه و لە تاوان. چونکە پاداشتی گوناه و تاوان، جەزای گوناه و تاوان، جگەر لەم سیانەی کە باسمان چەندین تاڵی و ناڕەحەتی ترە لە ڕێگەی ئینسانە بێ ئاگای لێ بێ. چۆن خوای تەبارەکە ڕۆحی ژیان
لە شتەکان هەڵەگرێت بەهۆی تاوانەکەی تۆوە، ئاوا کۆمەڵە سزا و عەزابی تریش ئەدا کە هەر هەمویان لە قورئان و حەدیثە ئاماژەی پێکراوە بۆ تاوانباران و گوناهباران. سەیری گەلان و میلەتانی ترکەین کە لە قورئانە باس کراوە بۆی من و تۆ دەرسی لێ وەرگین بە خۆمان نەبچینەوە. خوا لە بعد لە سوورەی سەبەع باسی قەومی سەبەعمان بۆوەکە. لقد كان لسبأ في مسكنهم آية جنتان عن يمين وشمال كلوا من رزق ربكم واشكروا له بلدة طيبة ورب غفور. خواهي تبارك وتعالى فرميت فأعرضوا فأرسلنا عليهم سيل العرم وبدلناهم بجنتهم جنتين. خواهي تبارك وتعالى لباسي قومي سبأ بوم أمتي بيغمري نازدارا أقرنتوا وبيغمري نازدار صلاة وسلام إلى السربية أفرميت لقد كان لسبأ سبأ ناوي ديا نبوه ناوي شار نبوه سبأ بيغمري خواليان برتي قربان سبأ چيا بيا وجنا ناوي شار ناوي ديا ناوي قرق ناوي چيا بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم ناوي بياوك بوا أم سبأ خاوني دكر بوا خاوني ناسو نعمتك زور بوا خواهي تبارك وتعالى لمنطقية منا دايناون خوا دەوڵەمەنی کردوون سەرۆ و سامانی زۆری پێداون حتا دوو باخی زۆر گەورەیان هەبووە پڕ لە ناز و نیعمەت وەکو لە تەفسیرەکانە واریدە فەرمێت ئینسان سێ ڕۆژ بڕۆشتایە بە بندارەکانیان هێشتا دەرناچوو ئەوەندە ناز و نیعمەتی تیا بوو ئەوەندە خێر و بەرەکاتی تیا بوو خوای گەورە سەدێکی زۆر گەورەی پێدابوون پڕ لە ئاو بوو باخ و باخاتیان پیاوەدا حتا فمێت کەش و هەوا و ژیانیان مێش و مەگەزی تیا نەبووە خوا ئەوەندە ناز و نیعمەتی پێداون. بەڵام ئەمانە خوا نزیکی 12 پێغەمبەری بۆ ناردوون هەمووان پێغەمبەرانە بۆی ناردوون بانگەشەی کردوون بۆ وەحدانێت بۆ یەکتاپەرسی بۆ کاری جوان بۆ ڕەوشتی بەس بۆ دووری لە فەساد بۆ دووری لە گوناه و لە تاوان بەڵام ئەوان بەگوێیان نەکردوون لە دوای سەبە کە باوکیان بووە ئەم دە کوڕە شەشیان لێمە نابووە چواریان لە شاما بووە خوا ئەم ناز و نیعمەتەی پێداون بەڵام لێی سەندنەوە بەهۆی گوناه و تاوانەوە چونکە بەگوێ و پێغەمبەرانە نەکرد ئەو پێغەمبەرانە خوا بۆی ناردن بۆی ڕەوانەکردن پێیان فەرموون كلوا من رزق ربكم واشكروا له ئێوە ئەم ڕزقی خوای گەورە بخۆنەوە سوپاسی پەروەردگاری لەسەر بکەن بە گفتار و بە ئاکارتان سوجدە بۆ خوای تاک و تەنها بەرن ناشکوری مەکەن زوڵم مەکەن ستەم مەکەن ئەم شارە جوانە خوا بە ئێوەی داوە خوای غەفور و ڕەحیم لێتان خۆشە بێ تۆبە بکەن بەڵام ئەوان فأعرضوا فأرسلنا عليهم سيل العرم ئەفەرمی ئەوان پشتیان کردە فەرمانی پێغەمبەرەکان فەرمانەکانی پەروەردگار خوای تەبارەک و تەعالا ئەو سەددە کە پێی داون ئەو ئاوجانە ئەو ئاو هەوا سازگەرە پێی داون لێی هەڵگڕاندنەوە ئەو سەددەی بۆ تەقاندن بە دابەت الئەرض هاو بەسەریانە باخ و باخاتێمی وێران کردن ئەو باخ و باخاتە یعنی ئەو دوو باخە گەورەی کەوا ئەرزم کردن کەوا ئینسان سێ ڕۆژ بە ناویە بڕۆشتایە لەبەر سێبەری دارا دەرنەچوو وای لێ هاو بوو بە دوو باخی وێرانە حتا شتێکی وای تیان نەما خوا فەرمووی بەدەلناهم بجنتهم جنتين ذواتي أكل خمط وأثل وشيء من سدر قليل خوای تبارك وتعالى فەرمووی کردمان بە دوو باخی وێرانە بەڕاستی گیایەکی تاڵی تیابوو و هەروەها جۆرەدارێک دیتیا دارمۆردی تیابوو بەڵام کەم بوو لە سیدر یعنی هیچی وای تیان نەما ذلك جزيناهم بما كفروا وهل نجازي إلا الكفور ئەمە پاداشتی کوفرە پاداشتی تاوانە پاداشتی مەعسیەتە اینجا ئێمەی موسڵمان و ئێمەی ئیمانداریش بەڕاستی هیچ کاتێک هیچمان لەوان زیاد نییە هەر لادەین لە فەرمانی خوا لە بەرنامەی خوا لە قورئان پشتی تێکەین لە یاساکانی پەروەردگار دڵنیابن خوا ژیانمان پڕ لە ضیقەتەکە پڕ لە نەڕەحەتیەکە پڕ لە چەرمەسەریەکە زاڵم زاڵەکە بەسەرمانە تاوانەکانمان بەڕاستی لە دنیا سزامانەدا چونکە عقوبەی سەریعە اینجا لە قیامەتشا خوای گەورە ئیتر ئەوە لە دنیا چۆن سزامانەدا لە قیامەتشا هەبۆی کردەوەکانمان و ناشنی کردەوەکانمان و تاوان و گوناهەکانمانەوە بە هەمان شێوە سزای خۆمان وەرەگرین سزای دنیا لە چاو سزای قیامەتە هیچ نییە قەترە بە دەریای ئازیزان و خۆشەویستان لەگەڵەوەیشا خوای تەبارەک وتەعالا لەبارەی موسڵمانی چاک و ئیمانداری چاک لە پیاوان و لە ژنان ئەفەرمێ ئەگەر چاک بن کاری چاک بکەن ئێمە چۆن بەڕاستی سزای تاوان بارانە دەین بەڕاستی ژیانی ئەوانش کەوا
عاصين گوناهبارن یاخینین ئەهلی تەقوان خوا ئەفەرمێت لە دنیادا ژیان خۆشەکەین لە قیامەتیشا سەربەرزیانەکەین من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون. خوای تبارك وتعالى فەرمێ ئەوەی کەوا لە پیاوان و لە ژنان کردەوەی چاکە ئەکەن بەڕاستی ژیانێکی پڕ لە خێر و خۆشیان پێبەخشین. ژیانێک دڵیان خۆشە، خۆ دڵخۆشی بەس بە ماڵ و سەر و سامان نییە، فەقیری وا هەیە، ئیمانداری وا هەیە، ماڵ و سامانێکی وای نییە، بەڵام لە هەرچی دەوڵەمەند و سەرمایەداری ئەم سەمێ دڵی خۆشترە. یعنی هیچ مشکلەیەکی نییە، هیچ خەوفێکی نییە، هیچ ترسێکی نییە، هیچ کەئابەیەکی نییە، هیچ نەخۆشیێکی نییە. كأنما الدنيا وما في دنيا هي أوى وقت پیغمبری خوا فرمى صلى الله عليه وسلم من أصبح منكم هر کەسێک لێوە بەیانی کردەوە ئەمین بوو لە ناو ماڵ و منداڵی خۆیان پڕ لە ئەمن و ئاسایش بوو، دڵی خۆش بوو و هەروەها صحەت و عافیەتی بوو، ترسی نەبوو، ئەوە دنیا و مافی دنیا هی ئەوە. ئازیزان و خۆشەویستان، زۆر کەسیشمان هەیە سەرۆ سامان، ماڵ، سەیارە، تەیارە، ئەنواع شتی هەیە، بەڵام ترسی هەیە، بێمی هەیە، خەفەتی هەیە، ناڕەحەتی هەیە، مەشاکیلی دنیا هەیە، گێر و گرفتی هەیە، یعنی خۆشی نازانێت چیەکە، ژیانی لێ بۆ بە جەهەنەم. ئازیزان و خۆشەویستان، خوا فەرمێت ئەوەی کەوا عیبادەت دەکات، کاری چاکەیەکە، دڵسۆزە بە بەرنامەی خوا، بە خەڵقی خوا، ئێمە ژیانێکی پڕ لە سەعادەت و بەختەوەری پێبەخشین. ئەنجا وَلَنَجْزِيَنَّهُمْ أَجْرَهُمْ بِأَحْسَنِ مَا كَانُوا يَعْمَلُونَ. لە دنیادا ژیانێکی خۆش، لە قیامەتشا باشترین پاداشت و چاکترین پاداش و هەل جەزاء الإحسان إلا الإحسان، پاداشی چاکە هەر چاکەیە لە قیامەتە. و خوای تبارک و تعالی خۆی ئەفەرمێ ئازیزانی خۆشەویستان لە حەدیثی صحیح ثابت بووە ئینسانی فاجر و تاوانبار و یاخی نەک دنیا زەلزەلەیەتی بەدەستیوە، بەڵکو نەک خەڵکی دنیاش دار و بەرد حەشەر و بەشەر ناڕەحەتە بەدەستیوە بەهۆی تاوانەکانیەوە. ئەوە تا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئینسانێکی فاجر کە ئەمرێ بەڕاستی دار و بەرد ئیسراحەت ئەکەن، پێیان خۆشە، مردنێکی مستەراح و من هو، یعنی خەڵکی لە دەستی ئیسراحەت ئەکەن، مردنی مستەراح و مستەراح و من هومانەیە. پێغەمبەری خوا فەرمێت ئەوانەی کەوا زاڵمن، فاجرن، ستەمکارن، کە ئەمرن دار و بەرد لەسەر دەستیان ئیسراحەتەکە، دەست بە دڵیان نایێنن. ئەوە سوپاس بخوا لەم زاڵمە لەم ستەمکارە نەجاتمان بوو. ئینسانی مسلمان و ئیمانداری کاتێک کە ئەمرێ نەک بەس خەڵکی بۆی بێتاقەتە، وەڵڵا حەیوانات ئەو شوێنی خۆیە سوجدەی تیابە، قورئان ئەفەرمێ بۆی ئەگری، بۆی ئەگری، ئاسمان بۆی ئەگری، لەبەر ئەوەی کەوا ئەو کەسە لە حەیاتان نەما ئیتر سوجدە بەرێ و دوعا بکە و مناجات کە، یعنی چونکە بە مناجاتی و عەبدە خوا ڕەحمە دەبارێنێت کاتێکە نامێنێ ئەرزی بێتاقەتەوەی. چۆن فاجیرێک ئەمرێ، فاسقێک ئەمرێ، زاڵمێک ئەمرێ، دار و بەرد دەڵێن سوپاس بخوا لە دەست ئەم زاڵمە نەجاتمان بوو، دار و بەرد نەفرەتی لێکەن، بە هەمان شێوە ئینسانی مسلمانیش دار و بەرد ڕەحمەتی بۆ نێرن. حتا بەهائیم، حەیوانات، سەلەفی ساڵح فەرمون کاتێکەوە گوناه و تاوان زۆرە بێ کە قەتعی بەرەکاتە بێ لەسەر ئەرزا، باران نابارێنێ، زوڵم زۆرە بێ، حتا بەهایم ئەڵێ لەعنەتی خوا لەو زاڵمانە کە ژیانی ئێمەشان تاڵ کردووە، لە نەفرەتی خوا لەو عاسی و فاجیرانەی کەوا وایان کردووە ئێمەش بەڕاستی بەهۆی ئەوانەوە ژیانمان پڕ چەرمەسەری و ناڕەحەتی بێ. حەیوانات بە حەیواناتی خۆی یعنی نەفرەت دەکات لە زاڵم و لە ستەمکار. ئازیزان و خۆشەویستان، پێغەمبەری خوا بۆیە لە فەرمایشێکا فەرمێت وما منع قوم زكاة أموالهم إلا منعوا القطرة من السماء. ئەفەرمێت هیچ قەومێک نییە کە منعی زەکاتیان کردبێ ئیلا خوا منعی بارانی لێکە، بارانیشان وارێن بەرەکەت ناخاتە کار و کاسبیانەوە، ناو زەرعاتیانەوە، ناو دەغڵودانیانەوە. وما بخس قوم المكيال والميزان إلا ابتلوا بشدة المؤونة وجور السلطان. هیچ گەل و قەومێک نییە ئەو گەل و قەومە ئەوە نەستەمکار و زاڵم من، خیانەت بکەن لە کێشانە و پێوانەی خۆیانە، ئیلا خوای گەورە تووشی ژیانی ناڕەحەتیانەکە، فەقیری، هەژاری، داماوی، لەگەڵەوەشا جەور و هێز و قووەی زاڵم و ستەمکار زاڵەکە بەسەران، نانان نەبڕێ، قووتیان نەبڕێ، ئاویان نەبڕێ، لێیان نەدا، ئازاریان نەدا، بەڕاستی ژیانیان لێ تاڵەکە. ئەمڕۆ خەڵکی هەمووی باجی تاوان و گوناهەدا، ئەمە فەرمایشی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ژیانت تاڵە، فەقیری، هەژاری، نەداری، داماوی، قەرزاری، نەخۆشی،
غەڵەت لە خۆمانایە، نەقسەکە لە خۆمانایە. کێشانە و پێوانەی بازارمان تەواو نییە، هی خۆمان تەواو نییە. کێشانە و پەیانە هەرەوە نێت کە تۆ تراوزەکە دانێت و تەماتە و بامێ فرۆشی. زۆر کەس لە ئێمە کێشان و پێوانەی خۆی بەدەست خۆیەتی تەواو نییە، لە قەولی، لە فیعلی، لە ئاکاری، لە ڕەوشتی. ئەمانەی بەڕاستی عەدالەت نێتیایە، چەپڵە بۆ زاڵم نێدا، پشتیوانی زاڵمە، دوعای خێری بۆکە، لەگەڵ زاڵمایە. ئەمانە هەمووی بەڕاستی کێشان و پێوانەکەی تۆی غەشی تیاکەی. بۆیە بەڕاستی ژیانت تاڵە، بۆیە بەڕاستی خوای تەبەوە زاڵمەکە بەڕیشتەوە، زاڵەکە بەسەر تا سوڵتانی تۆیە لەگەڵ تۆ مەسەلەی. ئەمە هۆکارەکەی خۆمانین ئازانی خۆشەویستان. بۆیە هەر نەسی قورئان لەبارەی ئەو گەل و قەومانەوە کە خوای گەورە سزای داون، یەکێ بە تۆفان، یەکێ بە با، یەکێ بە مێشولە، یەکێ مەسەلەی بە جەوری سوڵتان. ئەمانە هەمووی بەسەر میلەتانە هاتووە، بەردی باراندۆ بەسەریانە، هۆکارەکەی خۆیان بوون کە خوای تەبارەک و تەعالە ئەفەرمێت: ولقد أخذنا آل فرعون بالسنين ونقص من الثمرات لعلهم يذكرون. آل فرعون قوم حضرت موسى خوای گەورە بەڕاستی سزایدان بەهۆی چیەوە؟ مەسەلەی ئاوی پڕ لە خوێن کردن، پڕ لە بۆق و قورباغ کردن، و هەروەها ژیان لێ تاڵ کردن، پڕ لە مێشولەی کردن، ئەنواع بەڵای بەنو ئیسرائیلیدا، بەس ئەوەی کەوا لعلهم يذكرون بیر بکەنەوە، بەڵام بیریان نەکردەوە. کە بەڵاکانەتە لاچوو زال لە هەشت نۆ بەڵایان بەسەر هاو بەسەر ئالی فیرعەونە تا ئاخیران غەرقی کردن خوای تەبارەک و تەعالە هەر وعدەکان تا ماوەیەک و دوای پەشیمانە بوونەوە. بۆیە نابێت کە تۆ وعدە بەخوادا پەشیمان بیتەوە، بۆی خوای گەورە سزای زیاتر نەدا، دوای خوا سزای قورستر دەدا. ئەمانە هەمووی خوا ئەیێنێ بەسەرمانە بۆ ئەوەی کەوا ئێمە بگەڕێنەوە تۆبە بکەین. فكلا أخذنا بذنبه فمنهم من أرسلنا عليه حاصبا ومنهم من أخذته الصيحة ومنهم من خسفنا به الأرض ومنهم من أغرقنا وما كان الله ليظلمهم ولكن كانوا أنفسهم يظلمون. خوای تەبارەک و تەعالە فەرمێت ئێمە هەموو گەلێکمان بەهۆی تاوانی خۆی وە سزا داوە، عەزاب داوە. هەندێکیان بەڕاستی بامان بۆ ناردوون، هوشەی با و دەنگی با کەڕی کردوون، کاسی کردوون، لە ناوی بردوون. هەندێکیان بەڕاستی ئێمە بەڵای تر بەلافاو لە ناومان بردومان بە ناخی ئەرزا، لە ئاوا غەرقمان کردوون، بەردمان بەسەرا باراندوون. ئەمە خوای گەورە زوڵمی لێ نەکردوون، ستەمیلێن ئەو خەڵکە خۆی زوڵمی نەفسی خۆی کردووە، ئەو خەڵکە خۆی وای کردووە تاوان کا و گوناه بکە. خوای گەورە بەهۆی تاوانەکەی خۆیەوە سزای داوە. کەواتە وەکو ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر کە ئەفەرمێت بەڕاستی جەزا و پاداشتی تاوان و مەعسیەت سێشتە: وهن لە عیبادەتە، تەمەڵی و تەوەزەلی و چالاک نەبوون لە عیبادەتە، و هەروەها ئەوەیە کە ژیان تەنگ و ناڕەحەتە بێ، و هەروەها ئینسان لەزەت لە نیعمەتەکانی خوانە من خوا ڕۆحی ژیانی تیاڵەگرێت. ئەلەم ئايات و حەدیثانەوە وەریگرتووە حەزەتی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ: ئەلەم نهلك الأولين ثم نتبعهم الآخرين كذلك نفعل بالمجرمين ويل يومئذ للمكذبين. خوا لە سورەتی مرسەلاتە فەرمێت ئێمە گەلەکانتمان لە ناو نەبرد بەهۆی تاوانەوە، بەهۆی گوناهەوە، بەهۆی یاخیبوونەوە. اینجا لە پاشان دڵنیابن وەک ئەوانمان ناوبرد، ئەوانەی کە بە دوای ئەواناتێن هەر لە ناویانە بین، ئەگەر تاوانەکان ئێوان وستەمیان دووبارەکەنەوە. كذلك نفعل بالمجرمين. هەرچی مجریم و زاڵم و ستەمکارە ئیتر گەورە بە یا بچووک بێ، من بم یا تۆی، خۆمان دانێن بۆم سزای پەروەردگارە. وكذلك نفعل بالمجرمين. خوا فەرمێ بە هەمان شێوە ئاوا بەرامبەر مجریمەکەین انتقمنا منهم، انتقامی توندی لێ سەین. خوای گەورە مولایەکمان پارێزێ، خوا ڕەحمان پێ بکە، خوا عاقبەتمان بەخێر بگەڕێ. خوایە لێت ئەپاڕێینەوە بە عەمەل و کردەوەی خۆمان لەگەڵان نەکەی، داوات لێکەین بە ڕەحم و میهرەبانی و سۆزی خۆتمان لەگەڵا بکەی. خوایە لە هەموو ناڕەحەتی و دڵتەنگیەک ڕزگارمان کەی، لە هەموو خەفەت و ناخۆشیەک ڕزگارمان کەی، لە هەموو بەڵا و نەخۆشیەک ڕزگارمان کەی. یا ڕەبی خوایە ڕەحمان پێ بکەی، ڕەحم بە وڵاتمان بکەی، ڕەحم بە موسڵمانان بکەی. یا ڕەبی خوایە ئەپاڕێینەوە، شیفای نەخۆشەکانمان بەی، عاقبەتی پیرەکانمان بەخێر بگەڕی، دادی گەنجەکانمان بەی. یا ڕەبی خوایە لەبناو لە قیامەتە سەربەرزمان کەی، بە عیزەتمان کەی، لە بەڵاو باو نەخۆشی خۆمان و ماڵ و منداڵمان لادەی. یا ڕەبی لێت ئەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت، ئەوەی دڵسۆزی دینمانە، دڵسۆزی خاک وڵات و نیشتمانمانە، خۆیان بەرقەراریکەی. ئەوەی دژمن بە دین و خاک وڵات و نیشتمانمانە، زوڵممان لێکە، ستەممان لێکە، نان و قوتیە میلەتە ئەبڕێ، خیانەت لە میلەتەیەکە، بەسەی بە میلەتە نایەتە. خوایە ئەگەر شیاوی دادەی دادەی، ئەگەر شیاوی دادنیە خوایە عالیەها سافی لەها، وعدی خۆت ڕاستە. وكذلك نفعل بالمجرمين. خوایە انتقامی تون لەوانە بسێنی کە
لەگەڵ ئەم میلەتا خراپن، لەگەڵ ئەم میلەتا دڵسۆز نین، ئەم میلەتیان تووشی هەزارێک نەخۆشین کردووە خوایە، خۆیان تووشی هەزارێک نەخۆشین کەی. یا ربی خوای انتقامی تون لە زاڵم ستەمکاران چێنی. یا ربی خوای عیزەت و نەسەت بۆ مسلمانان بگەڕێنیتەوە، مسلمانان هەر ڕزقان هەر شوێنەکە هەن لە بەڵاو مصیبەت و ناڕەحەتیان بەدەست زاڵم و جیران خواردە خوایە فریان کەوی. یا ربی خوای بە قودرەت و بە هێزی خۆت فریان کەوی، لە زاڵم و ستەمکار ئێمەش و تەواوی مسلمانان ڕزگار کەی. یا ربی خوای بە ئیمان و مان ژێنە بمان بنە زندومان کەرەوە. یا ربی خوای لە ڕۆژی قیامەت هاتە پردی سێرات وەک بەرقمان پەڕێنیتەوە. پێغەمبەری ئازیز و خۆشەویست سەڵات و سەلامی لەسەر بانگمان بکا و دەرمان نەکا، بە دەستە مبارەکانی ئاوی کەوسەرمان باتێ، لە توینەتی و نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان کە ئەو پێغەمبەرە نازدارە. یا ربی خوای ئەو پێغەمبەرە نازدارە دەرمان نەکا، پێشوازیمان لێ بکە. یا ربی خوای ئەوانەی داوا دوعای خێریان لێ کردوین، ئەگەر نەخۆشیانەیە خوای شفای ئازۆ پەلەیان بۆ بنێرە، بەتایبەت گەنجێک نەخۆشە تووشی کابە و نەفسی بووە، تووشی وەسوەسە بووە، داوای دوعای خێرەکە، هەر کەس لازم خۆی دوعای خێری بکە. یا ربی خوای شیفای بی، یا ربی خوای ڕەحم پێ بکەی، یا ربی خوای زەلیلتری نەکەی، یا ربی خوای گیان شیفای هەموو لایەکمان بی، هەموو لایەکمان لە کابە و نەفسی و شێتی و ناڕەحەتی و بەڵاکی و سەی و لەسقان پارێزاوکەی. یا ربی خوای لە دەپارڕێنەوە ئەوەی منداڵی ساڵحی بەرێ، ئەوەی هێتی ساڵی نەخوای بۆی ساڵەکەی، خوای ئەولاد و منداڵی مولایەکمان ساڵەکەی، ئەوەی هێتی ونە و مەفقودە دیار نەخوای بێگیان شاد کەیتەوە. یا ربی خوای گیان ئەوەی فەقیرە هەژارە داماوە نەدارە، خوای دەرگا ڕزق و ڕۆزی لێ بکەرەوە. یا ربی خوای لە دەپارڕێنەوە ئەوەی کەفتەکارە، ئەوەی نەخۆشە، ئەوەی داماوە لە ماڵۆی و لە خستەخانەکانە، داوای دوعای خێری لە ئێمە کردو لە مسلمانان خوای شفای ئاز بۆ بڵێ بۆ بنێرە. یا ربی خوای گیان زەلیل زیاتری مەکە، یا ربی خوای بە ڕەحمەت و ڕەحمی پێ بکە. یا ربی خوای لە دەپارڕێنەوە ئەوانەی ئەهلی خێرن، ئەهلی چاکن، هاوکاری فەقیر و شارانەکەن، دڵی فەقیر و شاران خۆشەکەن، خوای دڵیان خۆشکەی، خوای بۆیان کە بە کەشتی نەجاتیان، ئەوانەی ماڵەکەی تو ئاوادانەکەنەوە، خزمەت بە مزگەوتەکانەکەن، خزمەت بە شریعەتەکەی تۆکەن، خزمەت بە دینەکەی تۆکەن، خوای سەربەرزیان کەی. یا ربی خوای گیان بە عیزەتیان کەی. یا ربی خوای لە بەڵاو باو نەخۆشی ئێمەش ئەوانش لادەی. یا ربی خوای ئەوەی کەوا لەم مزگەوتی ئێمە دەستی بوو دەستی خێری هەیە و بەردەوامە لە خێرکردنا، یا ربی خوای گیان بە عیزەتی کەی، یا ربی خوای گیان ڕەحمی پێ بکەی، یا ربی خوای شیفای نەخۆشینی بی، لە بەڵاو باو نەخۆشی ئێمەش ئەوانش لادەی. آمین آمین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.